عومەر عەبدولجەبار ئەو گەنجە موسڵمانی نادێموڕادی لەژێر دەستی زوڵم و ستەمی داعشەوە بۆ ئەوروپا و خەڵاتی نۆڤەڵ ڕزگار کرد. ڕۆژنامەنووس ڕێبیکا کۆلارد لە گۆڤاری تایمی ئەمریکی ڕیپۆرتاژێکی لەسەر شێوازی ڕزگارکردن و هەڵهاتنی نادێموڕاد و ئەو گەنجە موسڵمانەی هاوکاری هەڵهاتنی نادێ کردووە بڵاو کردەوە. سەرەتای چیرۆکەکە بۆ دەست پێ دەکات لە نیوەشەوی کۆتایی هاوینی 2014 تەقە لە دەرگای ماڵی عومەر دەدرێت کە دانیشتووی موسڵە و پیشەی دارتاشیە و موسڵمانە و لەگەڵ هاوسەرەکەی و دایک و باوکی و 4 براو خوشکیدا لە خانوویەکی دووقات دەژیاون. خێزانەکەشی لەو کاتەدا بە منداڵی دووەمیان دووگیان بووە. کاتێ دەرگا دەکەنەوە کچێکیان بینیوە کە سەر تاپی لە ناو نیقابێکی ڕۆژدا بووە و کچەکە پێیوتون تکایە یارمەتیم بدەن ئەوان دەست درێژیم دەکەنە سەر. جەبار و خێزانەکەی کچەکە دەبەنە ژوورەوە بە هیوای ئەوەی هیچ کەس نەیبینی بن. دوای بردنە ژوورەوە نادیا بە دەنگێکی ترسا و دەست بە قسەکردن دەکات و چیرۆکی پڕمێنەتی خۆی بۆ عومەر و خێزانەکەی باز دەکات و دەڵێت خەڵکی کۆچۆم و لەلایەن داعشەوە هەڵکوتراوەتە سەرمان و منیش لەلایەن چەکدارانی داعشەوە دەستگیر کراوم لە موسڵ وەک کۆیلا لە بازاڕدا فرۆشراوم. نادێموڕاد لە کتێبەکەیدا بە ناوی دوایین کچ لەبارەی عومەر عەبدولجەبار نووسیوێتی نازانم بۆچی جەبار کەسێکی باش بووە. دوای لە خۆگرتنی نادیا لەلایەن خانەوادەکەی جەبارەوە ئامۆزایەکی جەبار ناسنامەیەکی بۆ دروست دەکات بە ناوێکی عەرەبی موسڵمانی سونی بۆ دەربازکردنی. پلانی دەربازکردنەکەشی بەو شێوەیە بووە کە نادیا خەڵکی کەرکووکە و ژنی جەبارە و دەیانەوێت سەردانی دایک و باوکی بکەن لە کەرکووک. لە گۆڤاری تایمدا باس لەوە کراوە لە یەکەم خاڵی پشکنیندا چەکدارانی داعش تەکسیەکەی نادیا و جەباریان ڕاگرتووە و پشکنیویانەوە. ئەگەر بگیرانایە ئەوە نادیا دەگەڕێنرایەوە و عومەریش دەکوژرا. ئەو کاتیش داعش 5,000 دۆلاری کردبوو بە خەڵات بۆ هەر کەسێک هەڵهاتوویەک بگەڕێنێتەوە. نادیا لە پشتەوەی تەکسیەکە دادەنیشێت و جەباریش هەموو مەترسی ڕێگەکەی لە ئەستۆ دەگرێت و وەڵامی پرسیاری چەکدارانی داعش دەداتەوە و ناسنامەکانیانی پێنیشانداون. نادیا باسی لەوەش کردووە کە لە کاتی هەڵهاتنیاندا وێنی خۆی لە تەنیش وێنی دوو کشی تری ئێزیدی بینیوە و زانیوێتی کە زۆر چالاکانە بە دوایدا دەگەڕێن. دوای گەیاندنی نادیا بە شوێنی سەلامەت و ڕزگارکردنی جەبار گەڕاوەتەوە بۆ موسڵ، بەڵام لە ترسی هەڕەشەی چەکدارانی داعش جەباریش ناچار بووە هەڵبێت و هاوسەر دووگیانەکەی بەجێ بهێڵێت، چونکە وەک باوکی وتوێتی چیتر موسڵ بۆ جەبار ئەمن نەبوو و خێزانەکەشی بە بیانووی ئەوەی کە جەبار سربەخۆ تەنیا خۆی ئەو کاری کردووە خۆیان دەرباز کردووە. گۆڤاری تایم باس لەوە دەکات لە کاتی هێرشی هێزەکانی عێراق و ئەمریکا بۆ سەر موسڵ و لە هێرشێکی ئاسمانی ئەمریکادا خوشکەکەی جەبار و تەواوی خێزانەکەی کوژراون. دواتریش جەبار 7,000 دۆلاری بە قەرز لە مامێکی وەردەگرێت و خێزانە دووگیانەکەی و کوڕەکەی لە ناو تەنکەرێکی گازدا بە قاچاخ دەرباز دەکات. گۆڤاری تایم زیاتر لەسەر جەبار دەدوێت و باسی ئەو کاتت دەکات کە بەڕێ دەکەوێت بەرەو ئەوروپا، بەڵام لە بولگاریا پۆلیس دەستگیری دەکات و بەبێ گوێدانا کردەوە پاڵەوانێتەکانی دەیخاتە کونجی زیندانەوە. گۆڤاری تایم دەڵێت جەبار ئێستا لە ئەڵمانیایە، بەڵام بەهۆی ئەوەی پاسپۆرتە عێراقیەکەی نەماوە هێشتا مافی پەنابەری وەرنەگرتووە.